وەک ئەمڕۆدا و 51 ساڵ لەمەو پێش یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال و ژمارەیەک لە سەرکردە تێکۆشەرەکان وەک پێویستیەکی حەتمی و وەڵامێکی شۆڕشگێڕانە بۆ ڕەتکردنەوەی تەسلیم بوون دامەزرا. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو لیستەی لە هەرێم بڕیاردەرە و لە بەغداد سەنگین. یەکێتی وەک چۆن لە ڕابردوودا بڕبڕی پشتی شۆڕش بوو، ئەمڕۆژ کۆڵەکەی سەرەکی پاراستنی قەوارەی هەرێم و مافە دەستووریەکانی گەلی کوردە. مێژووی دوای کۆچکردنی سەرۆک مامجەلال تاقیکردنەوەیەکی سەخت بوو بۆ پاراستنی پێگەی ئەم حیزبە تێکۆشەرە. بەڵام لەژێر سەرکردایەتی باڤوڵجەلال تاڵەبانیدا یەکێتی قۆناغێکی نوێی لە نوێبوونەوە و ڕێکخستنەوە و خۆڕاگری سیاسی دەست پێ کرد. یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەمڕۆ ئەو یەکێتیەیە کە هەر ئێوە ویستوتانە، یەکێتیەکەیە کە مامجەلال و تێکۆشەرەکانی لەگەڵ مامجەلال دروستیان بە سیاسەتێکی واقعیانە و چاونەترسانە سەرۆکی یەکێتی توانی نەک هەر یەک ریزی ناوخۆیی حیزبەکە پارێزێ، بەڵکو شوناسە بەهێزەکەی یەکێتی وەک داینەمۆی هاوسەنگی هێز بگەڕێنێتەوە. لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکێتی وەک هێزێکی سەرەکی و بڕیاردەر ماوەتەوە. بەبێ هاوسەنگی و ڕەزامەندی یەکێتی چەسپاندنی سەقامگیری سیاسی و حکومڕانی چەند دروست لە هەرێمدا مەحاڵە. لە بەغداد کە چقی بڕیارە استراتیژیەکانە یەکێتی بە سەرکردایەتی باڤوڵجەلال تاڵەبانی خاوەن قورسایی و سەنگێکی تایبەتە وەک پردێکی پتەوی پەیوەندی لە نێوان لە ناشعی و کورد و سونیەکاندا ڕۆڵی ناوبژیوانێکی بەهێز و خاوەن بڕیارە گێڕێت. هاوپەیمانە نێودوڵەتیەکان لەسەر و هەمووشیانەوە ئەمریکا و ئەوروپا و هێزە ناوچەییەکان بەردەوام لە ڕێگەی دیجارە دیپلۆماسیە باڵاکانەوە پێگەی باڵای یەکێتی وەکو هاوبەشێکی جێی متمانە لە پاراستنی ئاسایشی ناوچەکە و شەڕی دژی تیرۆردا دووپاتەکەنەوە. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تێکەڵکردنی ئەزموونی ڕابردوو وزەی نوێی سەرکردایەتیەکەی سەلماندوێتی کە یەکێتی هێزێکی داینەمیکی و نەمرا.